لە دنیادا هەموو مافێکی حەڵاڵ کە پێت دەدرێت لە مقابلە داوای ئەرکێکت لێ دەکرێت بەس لە بەهەشتاوانیە لە بەهەشتا بەس خۆشیت پێ دەدرێت داوای هیچ ئەرکێکت لێ ناکرێت تەنانەت عیبادەتەکان کۆتاییان پێدێ لە بەهەشتا نە نوێژکردن هەیە نە ڕۆژوگرتن هەیە نە حەج و عومرە هەیە نە زەکات و بەخشین هەیە نە هیچ تەکلیفێک نییە لەسەرت بەس تەنها چێژبینینە کەواتە لە ڕووی خۆشیەکانەوە ژیانی ئەم دنیاە لە چاو قیامەت و بەهەشتی نەبراوەدا قەلیل صدق الله بەڕاستی خوا سبحانه وتعالى جوانی فەرموو بەڕاستی کەمە یەکجار زۆر کەمە و هەر بەراورد ناکرێن. چوارەم خۆشیەکانی دنیا گەرەنتیان نییە کە لە ناو ناچن. هیچ خۆشیەکی ئەم دنیاە گەرەنتی نییە بەهۆی بوومە لەرزەوە چەندەها شار و وڵاتمان بینی ماڵمان بینی بە لەرزە وێران بوو خەڵکێک هەبوو خاوەنی چەندەها باڵەخانە بووە دواتر وەک خەڵکێکی سادە خێمەیەکی خێرخوازانی دراوەتێ هەموو باڵەخانەکانی لە ماوەی چەند چرکەیەکا بەسەرێکا ڕووخان. ئەم ماڵ و سەرەت و سامانە زەمانێک نییە بیپارێزێ گەرەنتی نییە بیپارێزە لە ئاگر هیوا هەبوو بای ئەو هەموو دەفتەر دۆلارە لە کۆگاکەیدا بوو لە مازانەکەیدا بوو لە دوکانەکەیدا بوو کە چ کاتێک کەبانی هەواڵیاندایە وتیان بازاڕی فڵان شوێن لەم شارانی کوردستان هەر لەم ماوانەدا هەمومان بینی کە چوون بەسەر خۆڵەمێشا ڕۆیشتون دوکانەکەی ئەگەر خێرخوازێک یارمەتی بدا و ئەویشی بۆ نۆژەن ناکرێتەوە ئەویش دەبێ مەسافەیەکی زۆر دیسانەوە هەر لە دوکانی خاڵیشا شوێنی نێ لێی دانیشێ نە شوێنی کەسابەتی مە نە سەرمایەی مە جار هەیە قەرزاری خەڵکیش بۆتەوە ئەوەی چەند ساڵە پەیدای کرد مشتێک خۆڵەمێش ماوەتەوە کە دەبێت فڕێ بدرێ